هەڕێات چۆنن باشن ساعتان وەرن ئێستا چ خۆشە بابەتێکی گرینگە دیزاینەکەی جوانترە بۆیە لە دەرێ دەکەم دیزاینەکەی زۆر جوانترە بۆیە لە دەرێ دەکەم چیرۆکی ژنهێنانی فازڵ میرانی سێم ئەڤین هوروری ڕێزم هەیە هاوڕێیان بەر لەوەی بچمە سەر ئەو باسە دەمە یەک نمونە بڵێ پارتید لە دێنێکەوە لە چەندین پەیزیان ڕکلام زدی ئێمە دەکە گوایە ئێمە سەر بە ئێرانین و پێمان خۆشە و لە ئێران درایە و بە فیتی ئێران و قسە قۆڕانەی هەیە کە بەخێر بێ ناوڕێیان ئێستا چیرۆکەی خۆش ژنهێنانی سێمی زۆر خۆشە تەحەدای پاراستنی کردیە چی کردیە بازەکەی ئەوجا بەزمی ئەو پارتی زۆر خۆشە تاعاان ئێران لە ئیدارە دەستە پێشوویێن ناوێری ئیدانە بکەن بە مەسعود و مەسرور و بەیاننامەی ئەنجومەنی ئاسایش و یعنی خەڵکیشەوە دوو چالاکوانە هەولێریەتان دی چۆ بەردەم قونسڵخانەی ئەم ئێران دەریان کرد ناوێرم برێ لەل ئێران بە قەڵەگایش لیانیدایە کەچی بە خەڵکی ئێمە دەرێ ئێمە ئێرانمان ئاڕیان ئینسان یعنی ئەم بۆ خۆمان لە پرەنسیبی نیشتیمانی هەیە ئێران دەوڵەتەشی داگیرکەرە ڕۆژانە کورد لە سێدارە دەدا زۆڵم دەکات یەکێک لە دەوڵەتە بە مشکلەکانی منتیقەیە شەڕەکانی خۆی هەمووی لە دەرەوە یاڕێم دەکا و ئێرانی ژۆ کوزارەکەی تریش باسم کرد ترسنۆکە بڕوا بکەن لە ناو مەتاڕی هەولێری هەموو دەشتی لابەلا دەدا بە چا دەوروبەریشی ئەو جارش نەوێرە لە ئەمریکا بدا هەستا لە پارتیدا کو پارتی بەمە فێرە بەس بە دەوێتەمە ئێرانش بە پارتی فێرە بۆ زانیاریتان ئەو زانیارانە لای برادرانی تەودە پرێسا لە ماڵی کوڕەشی مەسعود بارزانی درایە درۆنش خۆ کوش چەند کەسە چیان بریندارە ئەوەی بریندارەکان دارەکانیش لە مەسیفینە کەس لە بۆی نییە بزانی چیچنیە من ئەوە خەبەری برادرانی تەودە پرێسە بۆم بڵاومان کردەوە هاوڕێیان بەدەستە باز لە ژنهێنانی فازڵ دەکەین و خاڵێکی کەش لەسەر ئەوەی ئێران بڵێن کاکە شەرم بکەن یعنی بایکۆتی ئێران دەکەین و کوڵا و جەماوەرە بێعەقڵیان هەیە کاک خۆت و وەکو ئەوەی تورکیا نییە ئەوە بڕۆ سنوورەکان دابخە بڕۆ سنوورەکان دابخەن ئەگە درۆ ناکە وایە نە ئەگە درۆ ناکەم بڕۆ ئەو سنوورە کەس دەستی نەگرتی بایکۆتی ئەوە بکە بڕۆم بوێرن لە هەموو ئەوانەش قێزەوەنتریان کورد هەر کووردە ئەو خۆیان دەڵێن باشە ئەگە کورد هەر کووردە درۆن هەر درۆنا داجیشکە هەر داجیکەرە باشە ئەوە چەند ساڵە ئەنگۆ لەگەر تورکیا حەدە درۆنن یعنی نامە دەدەن ئەلەو سیارە بدا لەو شوێنە بدا کورە ئەو هەموو درۆنە لە کوردانی ڕۆژئاوات هەر پێرێ دەگەر ئەو ڕۆژەی ئەوە بوو 56 شوێنی مەدەنی گول لەبار ئەوە کرا ژێرتەخت ژێرخانی ئابووری ببورن ئاو کارەبا مەقتابخانە شوێنە ئەو کوشتتوکاڵ ئەوانەی وێران کرد یەک پارتی ڕۆژێک لە ڕۆژان غیرەتی نەبووە ئیدانە بکە یان بەشێک لەو کوردە ڕۆژهەڵاتیانە هەندێک کوردی ڕۆژهەڵات دەبینم قسە بەمە دەڵێن ئەمە سەر بە ئەگەر تۆزە کەرامەتان هەبی تورکیا ئەوە چەند ساڵە بە هاریکاری پارتی درۆن لە کوردانی باکوور و ڕۆژئاوا دەدا ڕۆژێک جورئەتان هەبی ئەگەر درۆن هەر درۆنە ئەگەر کورد هەر کووردە ئەگەر دژی داگیرکەری ئێمە دژی ئێران لە خومێنیەوە یەکێک لە جەلادە گەورەکانی کووردە هەموو کورد دەبێت دژی بێتن وڵاتەشی داگیرکرد ڕۆژانە بەڵام دڵنیا مەسعود بارزانیش ناوێری ئەو قسانەی ئێمە بکە ناوێری دەیان خۆ پیشاندانمان دژی ئەو ئێرانە کردی کاکە ئەوان مێژووی جوانیان هەیە لە خۆیان لەگە پارتی ئێران و پارتی مێژووی چاوبەشی زۆریان هەیە چم زادە لەسەر ئێمە دەکەن والا قێزەوان شەرمیش لە خۆیان ناکەن خۆیان لێ بوویتە یەک قسە لەسەر ئەو هەموو درۆنەی تورکیا ناکەن لاجی کوردستانیاندا وەڵایی لەگەر میزاجی وان نەبی کۆمەڵێک تۆن کورد یان کاکە من پێشڕە و دزەی حەقم نییە لەسەری بەس تەئەسف منداڵەکەی دەخۆم پێشڕە و دزەی دایمە سەردەش عوسمان نییە مەلا هوشیار نییە کشەی کاوس ویداد نییە بیکەمە سیمبول
کابراایەکە بزنسی ئەمە لە هەولێرە دەمدیت لە ناو گازینۆ ئەوەکان ینی ئەو دەمی لە دوای هەشتاهەشتونەوەهەتەکان ئەمن کە لە هەولێرم دەمدیت بەخۆی و بۆ برە ماڵەکەی برایەکانی کەسی نۆڕوان لە پڕێک بوویتە خاوەنی $3 ملیار قوتی خەڵکە قوتی خەڵکە ئێ باشەم تکو دەتوانم تاسف لەوەی بخۆم وەکو سەردەش عوسمان و کومەلا وشیار ئەنیان دارەوێ بهینە ڕێزی ئەوەی ناحلە کاکاوانە یەشێک لەو خەڵکی گوندی سێبیران بوونە بڕۆ پرسن شتێکم گوت ئامۆزایەتی ئەوانان لەگە سەفین دزەی بن ئام و ئەو شتانەیان پێدەگۆترێ ینی ئامۆزای دەقیق نییە بەڵام کاک ئاغای گوندی سێبیران نازەمدا چی کردمانجا زراعەتیان دەکەسە بوویتە خاوەنی $4 ملیار بەچ بوویتی تجارە لەگە داعش لەگە تورکیا بکەی ئەم بێم بتکەمە سیمبولی هەولێرێ بتکەمە سەردەش عوسمان بتکەمە مەلاوشیار ناڵە ناتکەی تو باشە شێوەی تجارەتی نەوت لەگە گەورەترین جەلادت کردیە بە پێ و دەنگوانە دەڵێ ئەجە بۆیە ینی ئێمە یان بارگایکی پاراستن بردومان دەکرێتن بێم تەئەسف لەوە بخۆم ئەم پێم ناخۆشە ئێران بەڕاستی زەربە لە کورد بدە ئەوە نقاش تێدانی هەمومان خاچی کوردستانمان خۆش دەوێ بلاکسی هەموو خەڵکەم خاچی نیشتیمانی خۆمان خۆش دەوێ دشی داگیرکەرانین بە بێ ئێستسنا لەگە خەباتی گەلەکەمانین پێشم ناخۆشە خەڵکی مەدەنی ئەوە پێشم ناخۆشە ئێران بەڕاستی سوکاتی بە خاچی کوردستان بکات ئیدانەی دەکەین بەڵام لای من پارتیانی کە دێن ئەوە دەبینی بنیەی تحتی ڕۆژاوە تەخت کرا 56 شوێن یەکە چا قسە ناکەن ئەمە عەلێرە بە دەنجی بەرز مەرگ و نەمان بۆ جەمهوری ئیسلامی ئێران و سێدارە بەڵام ئەوە ناوێرنەوە برێن ناوێرن بچین دانەشی بکەن هاوڕێم بینەوە سار فازڵ میرانی زەواجەکەی فازڵ میرانی تا ئەناوڕێیان دوێنێ برادرانی تەفدە بڵاویا کردەوە کە ژنی هینایە بەس ئەم حکایەتەکەتان و دەژێڕمەوە بڕوا بکە ئەو حکایەتە نوێ لە ناو پاکەتە کەم کەس دەزانی کەم کەس دەزانی ژنەشی هینایە ئەڤین هوروری سەرکردایەتی پارتیە ساڵەکە لە مێردەکەی جیابووتەوە ئەڤین هوروری پێشتر لە هەولێر لە دهۆک مەسوولی ئافرەتانیان بوو هیچ ئافرەتیان نەبوو ئەویان کردوێ و محامیەش بووە لە 2010 پاراستن بوو ئێستا باستان لۆ دەکەم چۆن بزانن ینی فازڵ مرانی تحتای پاراستن دەکا و چۆن هینایی وەستا چۆن زەواز دەکات زەوازی مەیسارە مسیارە ئەوەزە مسیارە مەسارە چکە نەوەکە لە قەحبەخانە و گەوادی خانە بەڕاستی ئەگەر ئیسلامیەکانیش بڕوان سیغە و ئەوە فەرقی موقت پارێش دەدەی بڕۆ لە گەریب بە سچ قێزەوە نا شەرعیەتی ئاینی هەیە نییە لایمان سچ قێزەوەنا هاوڕێیان ئەو ژنە لەوێن دەربوو لە کۆنگرەی سێزدەی پارتی پاراستن تەسکەیان کرد وتیان ئەمە پێویستمان بە ئافرەتە و ئافرەتیان کەم بوو بردیانە سەرەوە کردیانە ئەندامی سەرکردایەتی بە پشتگیری پاراستن لە 2020 ئەڤین هوروری ژنەی سێمی فازڵ میرانی بەناو کەسێکی دیار نەبووە کەس نەیدەناسی بەناو جێگیری مەکتەبی ڕێخستن بووە بەناو بەڵام ئیشی بەس لێدانی باڵی پاراستن بۆ لە ماڵپەڕ و پەیچ و ئەو شتانە نییە یەشێک لەو کەسان بە لە باڵی نێچیریدایە لە 2020 کرا بە بەرپرسی ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی پارتی کە پلەی دەبووی مەکتەب سیاسی بی بەڵام مەسرور بە بابی گوتبوو ئێحتیمامی پێبدا کادرێش چالاکمانە کردیانە بەرپرسی ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی پارتی کە پلەی مەنسەبی مەکتەب سیاسی بی لۆیان کرد بە ئەمری مەسروری بابی لۆی ئەوەی کرد کردیانە کورفی بەس بەخۆی شخصیەتی زەعیف بوو بڕوا بکە دەیان گوت یعنی کە نەخوێن کە قوتابیانیان نەلاوانە هیچ گیان لێڕانە دەگرێت هەستا چی دەکرد بە ساقی دەگوت تەلەفۆنەکەم لۆ بکات لە ناوەندی تەلەفۆن دەگوت سەرۆک بارزانی ڕقەمی ساقی کرد بۆ بارزانی مەسعود وار دەگوت سەرۆک بارزانی تەلەفۆنەکەت چما دەرێ ساق کەشی بوو ئەوەندە هەتا بترسێنەی ئەگەنا هەموو فشیان پێداهات لە ساڵی بەر لە شەڕی داعش دکتۆر نووری سنجاری پارچە زەویەک دەداتە قوتابیان و لاوانی پارتی بیکەنە ساعەی تۆپانێ ئەو ژنە مەسئول دەبی لە دوای ئەوە ئیتر
کە پارچە زەویەکە لە شەڕی داعش ئەوانە پێشتر دراوە بەس هەر نەکرابووە. کوڕی فازل میرانی خۆی لێ نزیک دێختەوە پێی دەڵێ وەرە با بفرۆشین، خۆی لێ نزیک دێختەوە دەرێ وەرە با بفرۆشین. بەهەرحاڵ ئەڤین هوروری قناع دەکاتن بفرۆشن. لە ئەخیری شتێکی بچووک لاوان دەکەن، دوکانە چیان لە تجارەت شتی پێ بکەن، دوو تاواری دروست دەکەن، دەداتەوە بەرهێنەرێکی بۆ بەرهێنەرێکی دهۆچی بە 3 ملیۆنی. زاگرۆسی کوڕی فازل میرانی 2 ملیۆنی دەخاتە تەنکەی باخەڵی ملیۆنی چی دەدەنێ. مەسعود و مەسرور نازان لەو گەمەیە، نازانن ئیتر ئەوە لەگەر فازلی عیلاقات ترس دەبی خۆش دەبی بەینیان خۆشتر دەبیتن. مەسعود بارزانی ئیتیمامی زۆر بۆ ژنەی دەدا، هەتا وەخت خۆی دەنگۆ هەبوو کە بەینیان زۆر خۆشە و ئیلا ئاخری هەستا بوو پەیج و ماڵپەڕی ڕۆ کردبەوە، دوو دەفتەریدا بێگوایە مەکتەبەش دەکەن لەگە کەسێک ناوی نەوروس بڵندە، نەوروس بڵند، دوو دەفتەر دۆلاری دابێ، 10 دەفتەریش پێشە چیش لە بۆ مەعاش و ئەوانە. دوو دەفتەرەکە گوایە ئەوەی بارەگایچ دەکەنەوە شتانە کە هیچیان نەبووە لەو شتانە، هیچیان نەبووە لەو شتانە. ئیتر لە پڕێک سکرتێری لاوان کە ناوی ناوی سکرتێری لاوان وڵی بە جوانی مای سەر نهێلی سکرتێری لاوان نامەیەک دەداتە پاراستن دەرێ ئەو کەتنەی کردێ پارچە زەویەکەی ئێمەی چۆ فرۆشتیە و نسخەیەک دەدرێتە ئەمینە زکری کە لە بارەگای بارزانیش ئامینە زکریش دەچیلەوە بارزانانی مەسعود بارزانی دەخیتەوە. مەسعود شۆت دەکا ئەوەندە تووڕە دەبی دەرێ بڕۆ ئەو قسە چی دەکا بڕۆ دەری بکەن، تەزمیری دەکەن، ڕەوانی مارەی دەکەنەوە. ئەوە هەموو ئەو پارە و شتانەی لەگەن دابیانە بڵند نەورۆسیل و ماڵپەڕ و پەیزی سێبەر کە دژی حزبە کوردەکانی تا مەسعود بارزانی بەخۆی سەرپەرشتی ئەو پەیزی سوسیال میدیای دەکا لیان وەگرتەوە. ئەگە بێتەوە ویستە ئەمە وەختی خۆی هەم ئەوەمان باس کرد کە سیداد بارزانی لە شوێنی دانا. مەسعود ئەوەندە تووڕە بوو کەس نەبوو یەکسەر سیداد بارزانی برای لە شوێنی ئەڤین هوروریدان کەەوە یەکەم جار بوو بنەماڵەی بارزانی لە ڕێکخراوی جەماوەری پیشەیی ئیش بکەن و چێش کوڕی مەلا مستەفای لە ڕقان ئەوی لێوێندەدانا بە موقەت سیداد ماوەیەک بوو و لیژنەیەکی سەدانەیەک لەوانە مەردان خەدر بووم بەخۆم پەیوەندیم کرد لەگەڵ قسەناکەسەوە مۆسوعی ئێستا شیوە ئەحمەد مستەفا مەسعودە هاوڕێیان ئیتر تەزمیت کرد لە 2020 بە دواوە 22 کەلەی کەشبوو ڕەوانی ماڵیان کردەوە ئێمال کرد. فازل لێرە خۆی لێ نزیک خستەوە و علاقەی لەگە دروست کرد بەتەما بە خۆی بکوژی خۆی سوستان بە منیان گوت کورە بابە تو چت کردیە بە قورآن خۆی دەستێنی کورەوەی لە با خۆی بستێنی بە جدیمە یعنی ئینسانێکی وا بلە خەبەرم خۆم دەکوژم و دەرکرایمە و بە دەست دەرچیمە و تا ئەن هاوڕێنێکش پێ بڵێم ئەڤین هوروری و ئەوە شیرین ئامێدی هەردووچیان مێردیان بە دوو برای کردیە، بە دوو برای ئامێدی کردیە. هیچ دەسەڵاتیان نەبوو بەس گرنگ ساڵەکەت ئەو ئەڤین هوروری بەڕسمی لەو پیاوەی جیابێتەوە. ئەڤین هوروری لە ماوەی ڕابردوو هەندە لە مێژ نییە چەند مانگەکە برایەکەی ژن دەینی فازل میرانی زیاتر خۆی لێ نزیک دێختەوە 50 دەفتەر دۆلاری دەداتێ 50 دەفتەر دۆلار هەدیە فازل میرانی دەیداتێ خۆی زیاتر لەگەر نزیک دەفتەوە 1 دەفتەر دۆلار وتیان بەشی ناتی جێڕایە ڤیدیۆشی هەیە ڕەنگی ڤیدیۆکەش بڵاوکەینەوە دوای ببورن ڤیدیۆشی هەیە بەینیان خۆش دەبی و علاقەیان خۆش دەبی ئەوە دەبی فازل میرانی مەعزوی دەبی و پێکەوە هەندێک ڕادەبوێژن و ئیتر دەبتە زەواج کە دەبتە زەواج فازل لەگەر ئەوەیە بە تەریقەوەی ئیسلامیە مەیسارە مستیارە وەڵی نازانم کە شتێکی قێزەوەنا بەو نەوعی کردیە بەڵام ئەڤین لێرە فێری لێکردی خۆشەکەی لەوەدایە ئەڤین ئاگاداری هەندێک لە چالاکوان و کەسی کردەوە کە مێردم پێی کردیا و دایمی دیای فازل دەویست بەنهێنی بی بەس ئەو ژنە بەخۆی ئاگاداری کۆمەڵک کەسی کردەوە بام ناوەکان نەدەم کە مێردم پێی کردیە بۆی بتەختەوە لە سەریبی فازل میرانی ئێستا لە شار الحەسەلە 8 ڕۆژە دەرێ نەچتە دەوا مشتیوالە بەس دوێنێ چتە تازەی پێشڕۆ دزەی لەوێن دەرا قسەی مە لە چدایە لە 2022 کە کۆنگرەیان کرد بڕواب کە دەرنەدەچێت ئەو ژنە زۆر ترسا بوو فازل میرانی بەخۆی بڕۆن بپرسن لە کادیرەکانی پارتی لە بەردەم سندوقی دەنگدان بوو دەگوت دەنگە خۆ بدەنە ئەڤینە
پێی گوت بوو ئەمن دەرت دەچوێنم تەحەدای پاراستنی کرد دەری چوان و مەسعود دەری کرد بە دەرێ گەیاندیە سەرکردایەتی و پاراستن بوو انقلابی پێکرد ئێستا کردیتە ژنی خۆی لە بنە خۆی دادەنێ یعنی ئەوە ئیهانەیە بەجددی یعنی فازڵ میرانی پاراستن نییە بۆ زانیاریتان لە پاراستنش پیسترە بەڵام هەو نییە و ئێسف ئەڤین هوروری لە پاراستن گواستەوە وەکو گوتم ئێستا خێزانێتی و لەگەن مەسعود بارزانانی دەری کرد کردیتە سەرکردایەتی تەحەدای مەسعودی کرد بەخۆی ڕکلامی لۆ کرد بۆ ئەو ژنە نەیدەویست نەدەوێرە ئەوە بگوت دەردەکرێم دەری چوان ئێستاش هیچ پلەشی ئەوەی نییە گرنگ ئەو ژنە هەر بەخۆی فێڵی لێ کرد نامەی لە بۆ خەڵک نادیا ئەڵێ من مێردم پێی کردیە کدایە میدیای لەو دو سێ ڕۆژە دیتان ئەو کوتمەوە برادرانی تەفدا بڵاویان کردەوە خەبەرشت لە بۆ هەمومان هات کە بڵا ئەوەی کردیە فازڵ دەویست بە دزیبی بەس ئەڤینی خێزانی ئاشکرای کرد فازڵ ژنیت کەشی بەس بەناو مایە بەس بەناو نەگە ژنەکەی کەشی بە هەمان تاوان هینا و بەش ئەو بە تاوان بوو هینایوەچی مەلا بەختیاری ئەو زۆتا ژنی خەڵکیان داگیر کرد بەس ئەوەی بە ئارەزوومەندانێ بەس ئەو دەویست متعەبی بەڵام ئەوە لەی کرد تێکدایە وەڵا ئێستا فازڵ تووشت بوو ئەوەی دەمەوێت بڵێم ینی ئەوەیەش ینی فازڵ میرانی ئێستا لەو خاڵەوە هەم مەسعود بارزانی ئەو ژنەی دەرکرد بوو کردیەوە سەرکردایەتی و کردیە ژنی خۆی و هەم پاراستن بوو ئێستا لە بنە خۆیتی یعنی هەر با بەڕاشکاوی بڵێن ینی ئەوە تەحەدایەکی پاراستنی شەکە پاراستن ئەو خەڵکانی خۆی تڕۆ دەکات مەگە مەسعود و مەسرور بهینەوە مەگەر مەسعود و مەسرور بهینەوە هاوڕێیان هەر ئەو چیرۆکە بوتم با بکەویتە ناو مێژوو با بکەویتە ناو مێژوو فازڵ میرانی بڵع ئای بڵحی ئای ڕۆژێکەکە دەستمان دەگاتە ئەوە تاوانەکەت کردیە تۆ یەکێک لە جەلادە خوێنوژەکانی بەسکە قسە دەکەی بە ئایەتی قورئان دیموکراسیات بەڵام بەس بە خۆت دەزانی لە دهۆک تاوانەکەت کردیە زۆر سپاسان دەکەم هاوڕێیان وەکو گوتم هەرویستم چیرۆکی سێمی فازڵ میرانی کەویتە ناو مێژوو کە من ئیدووەمیشم باس کرد کاتێکی خۆش